و کەسانی کە هێشتا هەڵگری ڤایرۆسەکەن و با بڵین کە ڕۆژانە پشکنینیان بۆ دەگرێت نێگەتیڤ نەبوو لەژێر چاودێری پزیشکیدان باری تەندروستیان زۆر جێگیرە ئەتوانم بڵێم هیچ نیشانەیەکیشان نییە کە بە سوپاس بەخوا توانیمانە کۆنتترۆلی حاڵەتەکە بکەین چکە هەموو ئەو پێداویستە پزیشکیانە هەموو ئەو چارەسەرانەوە پزیشکی پسپۆر و کارمەندکان بە سوپاسەوە توانیویانە کۆنتترۆلی حاڵەتەکە بکەن بۆ ئێمە کە داواکاری لە خەڵکەکەین دەڵێن ئەگەر پابند بن بەڕێنمایەکان ئەگەر بێت و لە ماڵەکان بمێنە و ژماری نەخۆشیەکە زۆر نەبێت ئێمە دەتوانین کۆنتترۆلی حاڵەتەکە بکەین. ئێمە ئێستا لە قۆناغی بە دوواداچوون و گەڕان و دۆزینەوەی حاڵەتەکانین. قۆناغی کۆنتترۆلکردن زووە بۆ قسەی ئێمە بڵین وەزعەکەمان کۆنتترۆل کردووە بەڵام دڵنیایی دەدەینە هەوڵاتیانی شاری سلێمانی بە پابندبوون بە ڕێنمایەکان بەمانەوە لە ماڵەوە دڵنیایان دەدەمێت لە ماوەیەکی زۆر کورتای ئەمە زاڵ دەبین بەسەر بابەتەکە و ئەمە پەیوەندی زیاتر بە هۆشیاری تەندروستی تاکەوەیە چونکە تۆ سەری وڵاتە زۆر پێشکەوتوەکانکە کە ئاستی پزیشکیان کە ئاستی کەرتی تەندروستیان قەت ئێمە ناتوانین بڵین ئێمە لەوان باشترین ئەمە شتێکی حاشا هەڵنەگرە و کەسیش بڕوامان پێناکات بەڵام لەبەر ئەوەی بەو هەموو قووەتەوە کە هیانە لە کەرتی تەندروستیە لەبەر ئەوەی خەڵکەکە پابند نەبوو تووشی کارەسات بوون بۆیە داواکارین لە خەڵک هاوکارمان بن پابند بن لە ماڵەکان بمێنەوە ئەگەر قەدەغەکردنی هاتوو چۆش هەڵگیرە ئەوان هەر با لە ماڵی خۆیان بمێنەوە بۆ کاری زۆر پێویست نەبێت نێنە دەرەوە دڵنیایان دەدەینە حەجمی نەخۆشیەکە زۆر نەبێت ئێمە ئامادەکاریمان کردو دەتوانی سەرکەین بەسەریە.